بۆ چوارەم جار دادگایی بەشێک لە چاڵاکان و ڕۆژنامەنووسانی بادینان دواخرا. ئەمجارە دادگایەکە بۆ چوار لە ڕاگیراوان بوو، ئەوانیش هەر یەک لە مەسعود عەلی، شێروان تەها و بەندەوان ئەیوب و کارگەر عەباس بوون کە دوای زیاتر لە 14 مانگ بڕیاردرا دادگایی بکرێن، بەڵام دادگایەکە بەهۆی ئامادەنەبوونی دادوەر بۆ 20 ئەم مانگە دواخرا. کەسوکاری گیراوانی بادینانیش دەڵێن ئێمە هەڕەشەمان لێکراوە و دۆخی تەندروستی گیراوانمان زۆر خراپە. چالاکوانانیش پێیان وایە ئەوەی دەگوزارێت ئەشکەنجەی دەرونی گیراوانە. کاکە جەرگمان سووتە، جەرگ واللهی جەرگمان سووتە، واللهی ژیانمان فەوتە لە گەرەوانە، واللهی هەڕەشەی کوشتن لەسەر ژیانی هەمومانە، بەخوای هەڕەشەی کوشتن لەسەر ژیانی هەمومانە، ڕۆژانە هەڕەشەی کوشتن لە ئێمە دەکرێت. کاکە ئێمەتان کوشتووە، دیارن خۆ باوکم لە زیندانەوە هەڕەشەم لێ ناکە، خۆ باوکم لە زیندانەوە هەڕەشەم لێ ناکە. کاکە والله وبالله وتیلا هەڕەشەی کوشتن لەسەر ژیانی هەمومانە. وەرنێ لە پێش دەرگایان لێرە دادەنیشین، فەرموون لێرە بمان کوژن و تەواو. مرتاح دەبن، ئەوانە مرتاح دەبن بەوە. ئەگەر مرتاح دەبن تەواو بەو فەرمووی بوومان کوژن. ئەوەی ڕوودەدا لە دادگاکان شتێکە ناقانونیە. ئەو برادرانە هیچ تاوانێکی یاساییان لەسەر نییە کە بەندکراینە، ئەوەی دەکرێت بەرامبەریان نایاساییە. ئێمە هاتوین وەکو پاڵپشتی چالاکوانانی هەورێ هاتوین پشتگیریان دەکەین بۆی ئازاد بن. لە ماوەی ڕابردوو ئەوەی دەگوزارێ درێژکراوەی هەموو ئەو تیرۆر و تۆقانێک کە وڵاتانی نەیار بە هەرێمی کوردستان و بە چالاکوانان و بە سیاسیانی باکوور باشوور بە سیاسیانی ڕۆژهەڵات دەیکەن. بەشێک لە ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کە هەر لە سەرەتاوە لە دادگایی ئەمڕۆی گیراوانی بادینان ئامادە بوون، دەڵێن هیچ پاساوێک نییە بۆ ڕاگررتنی گیراوانی بادینان. بەم جۆرە هێشتنەوەیان لە زیندان خۆی سزای ئەو چاڵاکوانە بێتاوانانەیە کە هێشتا هیچیان لەسەر ساغ نەبووتەوە. پارێزەرێکیش پێی وایە دادگا لەژێر هەژموونی پارتی دەسەڵاتداری هەولێردایە. لە ڕاستیە هیچ پاساوێک نییە بۆ دواخستنی یەک لە دوای یەکی دادگاییەکان و ئەم ستەم لێکراوانە بێتاوانانە زیاتر لە ساڵێکە لە زیندانن لە قۆناغی لێکۆڵینەوەی هێشتا تەواو نەبوون. بەڕاستی ئەمە بۆ خۆی گەورەترین سزادانە و ئەگەر بابەتێکی شکڵی هەبێ بۆ دواخستن دادوەرێکە گۆڕێ دادوەرێک جازاکە، بەڵام لە ناوڕۆک ئەمە بەردەوامیدانە بەستەم و بەداخەوە دادگاشتیایە بەشدارە کە نەبوو بەم جۆرە دوای خاوە ئەبوو دادگا تەرکیزی خۆی بکاتە سەرم دۆسیە و یەکلای کاتەوە. ئەو کەیسە کە ئاراسی دادگاکرا 5 ئاف بوو یەکەم دادگایکردنەکەی هەر ئەو ڕۆژێک لای دەکراوە، بەڵام ئەو ماماتەڵەکردە تەنها جورئەتی بڕیاردانیان نییە و بەڕاستی مای ئەسەفە ئەو دادگا جوانە کە خوێنی چەندین شەهیدی لێدراوە و تاوەکو دادگایەک دروست بکرێتن بێتن حکمی بکاتن و یاسایەکی کوردی هەبێتن یا حکم بکات لەسەر هەر حاڵەتێکی کە یاسا بۆ دانراوە، بەڵام بەڕاستی ئەوەشمانە دەست و هیچ شتێ نەماوە ئێستا مەهانە لێو بین. مامۆستایەکیش بۆ پشتگیری لە بەناحەقگیرانی چاڵاکوانان و مامۆستایانی سنووری بادینان لەگەڵ کەسوکاری گیراوان لە بەردەم دادگای دوی تاوانی هەولێر وەستاوە و پشتیوانی خۆشی بۆیان دەردەبڕێت. من ئەمڕۆ وەکو مامۆستایەک لە پشتی مامۆستا بەدەل بەرواری دەوەستم و پشتگیری سەرجەم داوا ڕەواکان یەکەم و لێرەشەوە داوا لە دادگای کوردستانەکەم کە بێنە سەرخەت و دادگەر بن، دادگەرانە مامەڵە لەگەڵ ئەو پرسەدا بکەن. بەداخەوە ئەو کەیسە بۆتە کەیسێکی سیاسی نەک کەیسێکی یاسایی. ئەوان تەنها هاتن داکۆکی لە مافی خۆیان بکەن، داکۆکی لە مافی مامۆستایان و موچەخۆران و تەنها ویستیان ممارەسەی مافی ئازادی ڕادەربڕین بکەن کە ئەوە نزیکی ساڵێکە لە زیندان و بە ناحەق زیندانی کراون و دادگا زۆر بە شێوەیەکی نایاسایی و نادادگەرانە مامەڵە لەگەڵ ئەو کەیسەدا دەکەن. ئەو چاڵاکوان و ڕۆژنامەنووسە گیراوانە تۆمەتبار کراون بەوەی ڕێکخراوێکی چەکداریان دروست کردووە و بەوتەی ئەنجومەنی ئاسایشی هەرێم ویستویانە تێکدان و ئاژاوەگێڕی بکەن و کوڕی سەرۆکی حکوومەت تیرۆر بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.